ئەو کات کە مامۆسای وەرشەکەم ژمارەی درێسەکانی هەیە بە خوێندکارەکان لەو کاتەیە ژمارەیەکی یا بە یەکێک لە یاریزانەکان کە ژمارەیە گۆڵچیە ئێمەوە زانین یەکسەر بیرم لەوە کردەوە من ئەمێ یەکەم بم و ژمارەیەکیش ئەمێ بپۆشم چی بکەم دوای ئەوە ینی نابێ گۆڵچی بم یەکسەر وتم ژمارە 11 ئیتر لەو کاتەوە لە 2006 بۆ 2007ەوە من یعنی بەدەگمەن ئەگەر یانەیەک ڕۆشت بێتم ڕەنگ بە سوودفەی نەکرد بێ ژمارە 11 بپۆشم ژمارە 11 وەکو چۆن بووە بە بەشێک لە ژیانی من و یعنی کاروانی وەرزشیم بەدەزێنانی زۆربەی نازناوەکانەوە بەم ژمارەیەوە بووە لەبەرەوەی تایبەتمەندێکی زۆر جیاوازی هەیە لەلای من و لە زۆربەی شوێنی سوودفەیەکەم یعنی بۆم لە مێزی ژمارە 11 بەرەکەوێ ژووری ژمارە 11 بەرەکەوێ لەگەڵ یانزەیە ملاقاتێکی زۆر خۆشمەیە. بێریڤان جەلال ڕەشید یاریزانی تۆپی هەڵبژاردەی عێراقم پاڵەوانی جامی ڕۆژئاوای ئاسیا مامۆستای زانکۆم لە ئێستایا و ڕاهێنەرم لە ڕێکخراوی ڕۆحی تۆپی نێودەوڵەتی. تنقل مرور ممتاز رقصتها بدخان جلال ووضعت الهدف الثاني والعشرين الآن. سەرەتای وەرزشکردنم خولیایەکی مناڵیم بوو وەرزش حەز و ئاواتی من بوو هەر لە مناڵیەوە پاشان هەستم بەوە کرد کە من ئەبێت بە تایبەتتر بواری وەرزش هەڵبژێرم بۆیە لە دوای قۆناغی بنەڕەتی نوێی بنەڕەتی بڕیارمدا کە بچمە پەیمانگای وەرزش و 5 ساڵی پەیمانگام یەکەمی پەیمانگاکەم بووم و تەنانەت لەسەر ئاستی پەیمانگەکانی هەرێم توانیم بەرزترین نمرە بەدەستبێنم خوێندنی ماستەرم لە دەرەوە بوو الحەمدولایە ئێستا خاوەنی بڕوانامی ماستەرم لە فیسیۆلۆجیای وەرزش. دەبۆ 12یانە ئەبن کە من بە درێژایی کاروانی وەرزشیم ڕەنگ بە زیاتر بێت لە فکریشم نەبێت کە یاریم بۆ کردوون بە یاریە جیاوازەکانەوە و هەمیشە سپاس بخوا لەو تیمانەیە بووم کە هەمیشە یەکەمی پاڵەوانێتەکە بوون یان دووەمی پاڵەوانێتێکە بووین یان بە باشترین بەرگریکار هەڵبژێردراوم. یەکێک لە خەونەکانم ئەوە بوو کە ببم بە یاریزانی تۆپی هەڵبژاردەی عێراق درێسی هەڵبژاردەی عێراق بپۆشم. بريفان يا سلام الله تركيبي بريفان جلال من نادي الجولان هذه هي بريفان يا سلام الله پاژماوەیەکی زۆر مانگەشتی ڕیزی هەڵبژاردەی عێراق کرام و بە خۆشحاڵیەوە ئەنجامی زۆر باشمانە بوو لەگەڵ هەڵبژاردەکە بە خۆشحاڵیەوە و خانمێکی کورد چەند خانمێکی کوردی ئازیزی تریش لەگەڵمان بوون ئێمە توانیمان بەشدارین پاڵەوانیتی جامی ڕۆژئاوای ئاسیا بکەین کە لە سعودیە بەڕێوە چوو یەکێک بوو لە دەستکەوتە هەرە گەورەکانم بە دەزێنانی ئەو پاڵەوانێتی ئێمە کە بووینە پاڵەوانی جامی ڕۆژئاوای ئاسیا. مبروك للأسود الرافدين للسيدات والشابات خفاجي والأستاذ محسن أو حميد محسن. پلانم زۆرە بە داهاتوو نامێ باسی خەونەکانی داهاتوو بکەم بە ئەمەوە تۆزێک شاراوە بێت بەسەرەوەی هێشتا لەوەیام کە هەر فێر ئەبم ئەمێ زیاتر فێر بم بۆی لە داهاتوە ئەوانەی کە هاتنە بەردەستی من نمونەیەک پەروەردە بێت کە لە داهاتووە زیاتر بە تواناتر من لە بێریڤان. سەخاوەنی بڕوانامی ڕاهێنەرایەتی نێودەوڵەتیم ئاستیسی و بی ئاسیایی لە تۆپی پێیە و بە شانازیەوە ئێستا لە ڕێکخراوی ڕۆحی تۆپی پێ کارەکەم ڕێکخراوی ڕۆحی تۆپی پێی نێودەوڵەتی کە ئێمە منێڵان هۆشیارەکەینەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی کە دەستکاری مین و تەقەمەنی مەکەن و یاری تۆپی پێ بکەن. یاریزان بەدەر نییە لە پێکان بۆیە منیش بەدەر نەبووم لەوە بەداخەوە ئێستا من ئەتوان بڵێم لەو کاتەیەم لە کاتی چاکبوونەوەیان بەرەو چاکبوونەوە ڕۆم ئەو کاتە یاریزان نابێت متمانە بە خۆبوون لە دەستبات ئەم پێکانە بێتە هۆی بەهێزم کە نەکەوەی کە بمڕوخێنێت. ئێستا من لەو ئاستەیام و هەوڵی ئەوەیەم کە ئیشەڵڵا گەڕانەوەم جیاوازتر بێ وەک لە پێشووتر.